بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. چاکسازی دەروون لە مرۆڤدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. پەیامبەری بەڕێزی ئیسلام صلی الله علیه وسلم دەفەرمێت لە جەستەی مرۆڤدا پارچە گۆشتێک هەیە، ئەگەر ئەو پارچەیە پاک و چاک بێت ئەوە هەموو جەستەش پاک و چاک دەبێت. ئەگەر مرۆڤیش بە هەردوو ڕەهەندی جەستەیی و ڕۆحیەوە باش بوو ئەوە دەبێتە کەسێکی چاکەکار و چاکخواز لە کۆمەڵگەکەیدا و ئەوسا کۆمەڵگەکەی بەرەو گەندەڵی و هەڵدێر نابات. لە ئێستادا ئەوەی بەزەقی و بە زۆری باسی لێوە دەکرێت و دەبیسرێت چاکسازی ئیداری و سیاسی و داراییە. باز لە چاکسازی کۆمەڵگە و فەرمانگە و شوێنەکانی تر دەکرێت. لە کاتێکدا دەبێت هەموماندان بەو ڕاستیەدا بنین کە ئەوەی ئەو شوێنانەی گەندەڵ و خراپ کردووە تەنها خودی مرۆڤ خۆیەتی، ئەگینا هیچ شتێکی مادی بێگیان توانای باش و خراپەی نییە. کەواتە بەر لەوەی مرۆڤ بچێتە نێو کۆمەڵگەوە یا فەرمانگەیەکەوە دەبێت چاکسازی لە ناخ و دەرونی خۆیدا کردبێت، واتە خاوەنی پەیام و بەرنامەیەک بێت. کاتێک ئێمە توانیمان مرۆڤێکی چاکخواز و دەروون پاک پەروەردە بکەین، ئەوسا چاکسازی و گۆڕانکاریش لە بوارەکانی تری ئیداری و سیاسی و ئابووریدا زۆر بە ئاسانی دەکرێن و ئۆتۆماتیکی و لە خۆوە ئەو بوارانەش باش دەبن. بۆیە دەبینین لە قۆناغی لاوازی مسلمانان لە شاری مەکەدا پەیامبەری بەڕێز 13 ساڵ لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەمدا چاکسازی دەرونی مرۆڤەکانی کرد و پاک و خاوێنی کردنەوە لە چڵک و چەپەڵی و پۆخڵەواتی جاهیلیەتی پێشوو. لەم بەرنامەیەدا باز لە چاکسازی دەرونی مرۆڤ، هۆکار و ڕێکارەکانی پاکبوونەوەی دەرونی مرۆڤ و چۆنیەتی ئەو چاکسازیە دەکەین. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ و بانخوازی ئیسلامی پاش ناوبڕێک دێمەوە لاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا دیار شێخ محەممەد سوپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردن لە بەرنامەی باسوخواست. سپاس بۆ جەنابتە. مامۆستا سەرەتا پێم خۆشە لەبەرەوەی ئێمە باز لە چاکسازی لە یەکێک لە بوارە گرنگەکانی مرۆڤداکەین، ئەویش دەرونی مرۆڤ، ناواخنی مرۆڤ. پێمان خۆشە پێناسەیەکی دەرونی مرۆڤ بکەین و هەستەکەین خوای گەورە و قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر زۆر بە گرنگیەوە باسییان لە دەرون و نەفسی مرۆڤ و پاکڕاگرتنی دەرون نەفسی مرۆڤ کردووە. پێمان خۆشە سەرەتا پێناسەیەکی دەرون بزانین بە چ شتێک دەگوترێت دەرون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحال أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد دەستخۆشی لە یەکەم خوای تەعالا بخاتە میزانی حەسەناتی هەموو لایەکەوە. نەفس مەسئلەیەکی گرنگ و مهمە و قورئان زۆر بەباشی باسی کردووە و حیسەیەکی زۆری و حیسەی ئەسەدی هەیە لە قورئانە لە باسکردنا باسی نەفس. سەرەتا سێ جۆر نەفسمان هەیە لە قورئان کە ئاماژەی پێکرد بێت. نەفسێکمان هەیە پێوتێ نفسي أمارة كلسرزاري زليخا هاتوا عفرتك بلين وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم. نفسي دوهم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة. إمام ابن القيم وابن الجوزي برحمة بن أفرمون زوربي أمتي رسول الله صلى الله عليه وسلم لم جور نفسي لوامة. نفسي أمارة بالسوء أويك أمر بصاحبك أكا بخرابة. نفسي دوهم لوامة أويك قليل صاحبك أكا سرزنشتك خيري تياي. نفسي سيهم كأوقل قليلة. قرآن فرمي يا أيها النفس المطمئنة ترجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. نفسك مطمئنة معناها هي أو باتفاق هم مفسرين كنفسي بيغمبرانة مطمئنة قال بيا وشاكان وصالحين. طبعا صفي صلاح بون كان باسي شاك سازيكين لبرنامج
صلاح بوون صفتێکی پێغەمبەرانەیە یەکجار ئیصلاح لە قورئان هاتووە کە شوعیب فەرمێ وما أريد إلا الإصلاح ما استطعت إصلاح يكجار هاتوا وكو كلمة إصلاح اشتقاق كاني هاتوا فنفسي مطمئنة زانايان حتى سعيد نورسي برحمة به فرمي إنسان به هول بات لبيني صرخو صمتايا كاتك يتدر ولا سكيدايكي بصراخ يعني هاوار لبراتوشي صمت بيت أم بيني صراخ وصمت شان صالك رسول الله فرمي أعمار أمتي ما بين 60 و70 وكل الترمذي هاتوا عمري ومتى كم بيني شخص وحفتها صالة واتلا بيني صرخة وصمتة أبي إنسان هول بات وكو ما سعيد نورسية فرمي بقى بشي بقى نفسك مطمئنة وإلا سر مرقى أو بلاي دسكبت فنفس أو شتيا كخويتي على خسوتي جستي إنسانة إعازة في أدابها مشتكى طبعا يكون نفس الروح شتيكا اما اختلاف بين الزهنا يعني ابن القيم برحمة بالترجيحي ومسألة كنفس جواز لك الروح افرمي الروح اعاز بخير يا ونفسي اعاز كان همي بشر هرتا وايليت دروستي اكيتو بيجينيتو يعني فولي كيت ان جا ناتواني امرت بيبكا الا بخير نبي بله مامسا خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی هەندە بەبایەخەوە باسییان لە نەفس کردووە یان باسییان لە دەروون کردووە و داوایان لە موسڵمانان و بەندەکانی کردووە کە هەمیشە دەرونیان پاک ڕابگن و لە پۆخڵەوات و لە خوی جاهیلیەت پاکی بکەنەوە نفس لەبەرەوەی قورئان وامان پێڵێ کە نفس حتا لە شەیطان ضەخەمترە يعني بەڵێ بۆ کاتێ قورئان باسیەکە شەیطان هەڵەسێ لە جەهەنەما خوتبەیە ئەدا ولما قضي وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي فلا تلوموني ولوموا أنفسكم زانانا فرمون اتفاقك زور عميق قول هي لبيني نفس شيطانا برامبر أم إنسانة بلام نفس زور بقوتر لشيطان بو لبروي لرمضان أصل وايا شيطان وكو رسول الله أفرمي وصفيتت الشياطين وكو متفق عليه حديثك كلب شيء ليدرا وشيطان زفر بيكز نابا لرمضان بلام جاري وهي لرمضان خلق عرق اخواته وزناء كان اعوذ بالله معاصيك اما تشيه اما نفس بيكات بويا أفرمي ونفسي وما سواها فألهمها فجورها وتقواها بلام لأنجام قد أفلح من زكاها وقد خاب من دساها شون قد أفلح من زكاها قرآن جفرمي ولا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى ولا تزكوا أنفسكم لرازانا فرمون بزاري خوت بزماني خوت تسكي نفسي خوت مكة بلام قد أفلح من زكاها بعبادات وخوا برستي وسجدة ونيجو روجو بمجاهدي نفسه بشونيجو بعملو كردار قد أفلح من زكاها تزكية نفس وأكره كتزكية شون أكره أبي تخلية بكي إن جاء تحلية بكي إن جاء تزكية بكي تخلية يعني شي يعني خالبونوه لش تخرابه كان تحلية رازان نوي باش تباشا كان إن جاء تزكية نفسك إمامي غزالي جرواده برحمة بيوقسي أو لإحياء هاتوا بيش دا خو خالي كنو إن جاء بركرنا ولا أشقولا إن جاء دواء أو تزكية بلايكي برسترة فما بس ما شيء ما بس ما أويا قد أفلح من زكاها بشي بعبادات وشونيج وخوا فرستي وترس وخوف ورجاء أويك الإنسان كأشتوانيك وبرادريتي وصحبتي هي بلقال بروردگار يا جل جلاله بس ولا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى بو زانایان أفرمون أبي همو مسلماني همو ذاتي همو إنساني همو مروفي هميشا أو قسي لسرزار به أفرميتي وما أبرئ نفسي إيمك يشمان أويا أو قسمان بيرجوتوا خومان تبراناك إن المسألة كان أبيها يكم كس إنسان خوي تبراكا بوي خطاب قرآن كاتك ربطي كدوا بدوز خوا يا أيها الذين آمنوا قوا أنفسكم إن جا وأهليكم نارا وقودها الناس والحجارة زانانا فرمون أبي ترسي وقودها الناس والحجارة أبي إن جا قوا أنفسكم دواء أو تحويل بابو وأهليكم نارا أصلا شون خوما بقينا بلا برزكاني بونا أو سيجوري نفس أويان كزور باش إما شون خوما بقينا أو بلا يولا خرابة كان دور بكوينو مجاهدي نفس شنها كتابي لسر تأليف كراو لسر نسراو مجاهدي نفس
ئەسڵ وایە ئینسانەکان زاتەکان مسلمانەکان هەمیشە ئیش لەسەر نفسی خۆیان بکەن. ئەو نفسەی خۆت حقیقەتی نفسی خۆتت بۆ دەرکەوێ و حقیقەتی نفسی خۆت کاتێ دەرەکەوێ کە ئینسان لە ضعف و لە زەلیلەتی خۆی تێبگات. ئەمە یەک. دووهەم زانایان ئەڵێن بە مراقەبەی خوا بزانیت کە ئەم مراقەبەی خوا ئەم چاودێری و کامێرەی خوایە لەسەر نفسەکانە هەمیشە. وكان الله عليكم رقيبا يعني وعلى أنفسكم چونك بدايتي آياتك يكم آياتي سورة نساء يا أيها الناس إنا خلقناكم يا أيها الناس إن جاء فرمي وجعلنا من أنفسكم أزواجا لتسكنوا من أنفسكم كوات أفرمي وكان الله عليكم رقيبا يعني وعلى أنفسكم رقيبا. إنسان لماهيته معناه ناوروكي نفسي خوي تيبقى كنا ضعيفة كنا ذليلة كنا بهمته كنا بهلمته كنا هيجي بيناكري إلا رحمي إخوانا بيت أو كاتا أتوانيه حركة بدا بنفسي خوي برو باشا برو چاكا برو بلي باش اینجا دوو هەم شت وەکوتم ڕێقابەی خوامان لە یادا بێ لە مێشکا بێ لە سەرزار بێ و سێ هەم شت زانایان ئەفەرمون رسول الله فەرمووی ئەکثیروا من ذکری هادمی اللذات وەکو لە ترمذی هاتووە زۆر ذکری هادمی لذات بکەن. هادم يعني قاطع لە لەفظێکە هادم لە لەفظێکە هادم يعني ئەو شتەی کە هەرچی لەزەتەکانە لێت ئەبات لە ناو یەبات کە ناوی مردنە ئەلمەوت. بۆیە ئینسان مەوتی لە یاد بێ هەمیشە لەگەڵ یابژی ما ممكن يعني ڕێ بدا بە نەفسی خراپە بکات و ئەو ئینسانە بەرەو خراپە ڕاکێشێ. فەبێ ئینسان لە بینی ئەم سێ شتا بژی نفسی حقیقەتی نفسی خۆی بۆ دەرکەوێت ڕێقابە و چاودێری خوا هەستی پێ بکە و سێ هەمشت لەگەڵ مردنا بژی لەگەڵ مەوتا بژی. مامۆستا زۆر لە مرۆڤەکان هێندەی لە هەوڵی چاکسازی جەستە و بۆ منە کۆمەڵگە و نێو ماڵ و دیزایانی ماڵ و سیارە و شتدان هێندە بۆ منە گرنگی بە دەرونیان نادەن. هەتا نووسەرێک دەڵێ مرۆڤ لە ساڵێکدا لەوەژێ زیاد لە 100 جار خۆی ئەشوا بەڵام بیری لەوە نەکردەوە جارێک دڵی بشوە. جەنابتان بۆ ئەمە چی ئەڵێن ینی بۆچی وەکۆڵێ مرۆڤ زیاتر هەوڵ بە جەستە و لایەنی بوعدی جەستە و وەکۆڵێ بەدەنی ئەدا و لایەنی ڕۆحی و معنەوێتی خۆی پشتگوێ خستووە. قورآن ئاماژەی پێیاوە فەرموویەتی وتەنسەونە ئەنفوسەکم تەنسەون یعنی نسیانی نفسی خۆتانتان هەیە. تەنسەون ئینسان کە نسیانی هەبوو لە جێگەی نسیانەکە عسیانێتە پێشەوە. هەچ کەسێ نفسی خۆی بیر بچێت نەیشەوە پاکی نەکاتەوە لە بیرمێرساد بۆی دانەنیشێت ئاگای لێ نەبێت کردوتێتی بیگری مشتێک بەریەی دەشتێک. فەبێ ئەم نفسە هەمیشە بیرت نەچێت لە یاد تابێ بۆ ئەوەی چۆن ئیهتیمام بە ذاتی خۆیان و بە قژیدایانێت و بە جەستەی و بە جلوبەرگی و بە مۆدێر و مۆدیر بازی ئەبێ ئەو نفسەیش ڕۆژانە بەرز بێتەوە. ابن القیم ئەفەرمێ هەندێ ئەنفوس هەیە جەوالە یعنی چی؟ هەڵە سوڕێ حول الفضاء و هەندێکیان حول الحەشا. هەندێک هەیە سەیرەکە سەیری ئاسمانەکانەکە سەیری مەخلوقاتەکە سەیری فەزاکانەکە سەیری بەبەرزی بیرەکاتەوە بۆیە بەرزە ئەو نەفسە. هەندێکیش هەیە وەکو مێش و مەگەز نەعوذ بالله لە دەوری شتە خراپەکان ئاگەڕێ. ئەم پرسیارە مهمە ئینسان لە خۆی بکە 20 ساڵە من نوێژەکەم کوا بەرهەمی نوێژەکەم 20-30 ساڵە نوێژەکەم ئایا لە بەردەمی مزگەوتەکە بێ دامە بکەم ئەمەیە بەرهەمی نوێژ. مامۆستاکەواتە بەرهەم و کاریگەری دەرونی باش بە جەستەوە دەرەکەوێ چۆنی بۆ منە ئێمە چۆن لە جەستەیەکدا یا لە کۆمەڵگەیەکدا ئاسەوار و کاریگەری دەرون باشی و دەرون دروستی خۆمان ببینین. ئەبێ ئەم کەسە زوزوو کارەبای ئیمان لێ بدات. ئەبێ ئیمان یا الذین ئامنوا ئامینوا ئەی ئیمانداران ئیمان بێنن. بۆچی خۆ ئیمانی ناوە بۆچی ئیمان بێنێ؟ تەفعیلی ئیمانی نەکردووە. نوێژەکە بەس نوێژێکی مردووەکە چونکە خۆی مردووە نوێژەکەیشی مردووە. ئێمە خوای تەعالا ئەبێ عیبادات ئەمرکە وقالوا يا شعيب أصلاتك تأمرك نوێژە بێ ئەمرکە إن الصلاة تنهى أبي نهيد ليبكى أبي عباداته خوا پەرستی و نوێژ و ڕۆژ و حەج و ئەم مەسائلانە هەمووی بۆ خۆی ئەم ئامرێکە بۆ خۆی چاکسازیەکە لە ناخەکانە بیکات. يعني تۆ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون هل ئەوانەی کە ئەزانن و ئەوانەی کە نازانن وەکو یەکوان. کاتێک کە ئینسان عیبادەتێک جێبەجێ ئەکا ئەبێ بزانێ ئەم عیبادەتە يعني ئاسەواری هەبێ ئەبێ لەزەتی لێبینێ. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ هەچ کەسێ تبدیلی نەظرە بکە نەظرە نەزەر إلا أبدله الله فەرمێ النظرة سهم من سهام إبليس فمن تركها مخافة مني أو التبديل يكابتي بإيمان يجد حلاوته في قلبه
حلاوەی ئەو شتە لە دڵیا ئەبینێت فئینسانەکان پێویستە یعنی ئەبێت تۆ ئەم قەناعەتت لا دروست بێ ئەم قەناعەتە بەچی لا دروست بێ ئێمە کێشەمانەوەیە دین نەبوو بە یەقین بۆمان بۆیە جاری وایە گاڵتە بە خۆمانەکەی ئەبێت دین یەقین بێ کەلیمەی یەقین نەزانی بۆ چیاتوە لە قورئانە بۆ مردن واعبد ربك حتى يأتيك اليقين بۆ لەبەرەوەی بەس مردنە یەقینە لای هەمووان یەک کەس نییە ئینکاری مردنی کرد بێ هەتا ئێستا ئەبێ ئینسانەکان و زاتەکان عیباداتیان و دینیان لێ دین ببێ بە یەقین وكذلك نوري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين ماسا ئەو پاڵنەر و هەندەرانی کەوا لە مرۆڤەکە دەروونێکی شەڕانگێز و خراپ و گەندەڵ و ناچاکسازی هەبێت چین ئایا مرۆڤ تەنها نەفسی خۆی ئەبێتە هاندەری کە خراپە بکات و شەڕانگێز و گەندەڵ بێ لە کۆمەڵگایام پاڵنەر و هاندەری تریشی هەیە سەرەکیەکان نەفسە اینجا لە کۆمەڵگایە اینجا برادەر اینجا شەیطان هەموو بەیانێک سەید قوتبە فەرمێ هەموو بەیانیەک هەڵ نەسین لە خەو نەزانین معرەکەیەک هەیە لە بینی ئینسان و شەیطانە هەستی پێ نەکەیت موفق نابی ئەو ڕۆژە لەو جەنگەیە چونکە هەموو ڕۆژێ تۆ هەڵەسی لە خەو أصبحنا وأصبح الملك لله هەموو ڕۆژێ ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم شەیطانە عهدی کردووە لەگەڵ خوایە کە هەرچی بەندە هەیە یوجەرجیڕوهم بۆ کوێ بەرەو دۆزەخ إلا عبادك منهم المخلصين بۆچی دەرونی مرۆڤیان دە ساحەیەکی فراوان ئەم هەموو یاریکەرە شەڕانگێز و دوژمنەی تیاڕێ ئەبێتەوە شەیتان و برادەری خراپ و نەفس و ینی بۆچی یا بەچی بتوانین ئەم یاریکەر و دوژمنە سەرسەختانە لە مەیدانی دڵ و دەرونی خۆماندا بکەینە دەرەوە مرۆڤ ئەگەر بیر لە خۆی کاتەوە إنسانێکی زەخم و عەظیمە لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا بەڵام بۆ ذاتی ئینسانی دابەزاندووە إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها فحملها الإنسان إنه كان ظلوما جهولا كواتن كيوكان نا سماء نا أرز نا مخلوقات هيج نيتواني أم رسالة بيامي آسمان هالقر إلا إنسان نبي إنسان ضخمة عملاقة بعضلاتنا بمعنوياتي من قالتم لك كسيجيت كونفويا كاراتية شن كسيا بأرزا مرام لبردن 5000 على أرزي کەسە بینیت پیاوێکی عیملاقی زەخمە بەڵام لەبەردەم ئافرەتێکە ئەلەرزێت ئەم معنەویاتی نییە ئینسانە بێ هەوڵ بە معنەویاتی بەقەوەتکە عیبادات بۆ هاتووە بۆ ئەوەی کەسەکان پەروەردە بکە محەممەد صلى الله عليه وسلم کاتێک هاتووە یەکێ لە ئەسبابی هاتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ليخرج الناس من الظلمات إلى النور بچی ويزكيكم ويزكيهم لآياتك تزكية زۆر مهمە ئینسان هەوڵ بە جارێ بۆ ئەوە بگەڕێت چۆن تەزکیەی نەفسی خۆی بکات زۆر کێشەیە من باسی شتێ بکەم لە خۆمانەوێ ماسایی چۆن دەروونمان بەهێز و بەقوت بکەین لە ڕووی معنەویە کە جەناب دەفەرمووی ئینسان پێویستە معنەویاتی بەقەوت کە بەم ئیمانەی کە خوا پێداوە ئەم ئیمانە بە صدق وەریگرێ بە ڕازگۆیی يعني صادق به لقل ليس الإيمان بالتمني ولكن ما وقر في القلب وصدقه العمل وكو حسني بصري فهمه إنسان بيسي بويه كصادق به لقل أو منهجي أي قريبة دسيوه أو منهجي كبيماني بأدات كوعدي بأدات أو قريبستي كلبيني تو خوايا كلبيني منو خوايا أبي صادق بين خواي تعالى جل جلاله ونبى الرحمة لقل معنا إنسان قريبستك صادقني بلام خوا حيينابا بلام خواي تعالى فضحناك أم إنسانة أو نبي هست جاري واهية أو نبي نسته أو نبي ناخة أو نبي معنويات جاري كناقريتوا بلا با وقفية بكم لقى الخومة أو من بوها كم يعني بو أنا برباتم يعني بو أو نجونا ينبكس بو أنا بيستوبم يعني بو أنا برلام إنسان هر سيارة ستوبي نبي ددع مكات ده سيارة أبيك أم إنسانة قال ستوبي نبي زور مشكلة أبي إنسان ستوبي هبي إيمان واد لك نفسك بتوكي ذاتك بتوكي نيجي بياني بوكراو نيجي بياني بو أوكراو كخوا سويني بيخواردو والفجر وليالي 10 أو فجر بو أوكراو بتانيا كلا بيت بلي نأبو بتاني نأبو خو بلي بو أذان بلي بو حي على الصلاة بلي بو موعد لقى الخوايا أو بو أوكراو بو نفسي إنسان بقوتك أمهم كسر جنج جوانانا بتشيل 50 شخص حتى 100 كيلو أحسن هلا قريه مرام ناتواني بتانيا كلا پەروەردە کردن چەنێ ڕۆڵی هەیە لە دەروون دروستیە ئێمە وەکو لە پێشەکە ئاماژەم پێدا 13 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و تەلحە و زەید و سەعید و ئەمانەی پەروەردە کرد بە پەروەردەیەکی دروست دوایی کردنیە سەردار و شۆڕەسوارانی نیوە دوورگەی عەرەبی بەڵام سیرەکەی بۆ سەرکردە بەرپرسی ئەم سەردەمی ئێمە لەوە چێ 13 کتێبیشی نەخوێن بێتەوە کەچی بۆون ئەبێتە دەم ڕاستی خەڵک
پەروەردەکردن ڕۆڵی چیە لە دەروون دروستیدا؟ دەکەس مبەشرین بجەنن مبەشەڕن بەجەنە بە بەهشت دەکەس 5 لەو دەکەسە لەسەر دەستی ئەوبەکری سدیقە هاتووە هەمووی مانگ و هەمووی دوسێ هەفتە بوو ئیمانی هێنابوو بۆیە زانایانە ئەفەرمون ليس الطريق لمن سبق وإنما الطريق لمن صدق. أبو صديق نقول أني بيبو كاتا مصحف نبو بخاري ومسلم بيبو نا علمي أصول وعلمي فقه وحديث هيجي بي نبو صدقي بيبو مثلا يعني مديكي كم يجبو إيماني هنا أبو بالله ربه وبالإسلام دينه ومحمد صلى الله عليه وسلم نبيا فإما بيسمان بويا كصادق بين كصادق بوين جزء أو بلايكي زور قوري زور برزينا وبرورده إنسان كان هرتا صادق نابن بكسي كسي كبرورده كرابيو وتواني خلقيش برورده كابويا قرآن فرمي يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين نعم وكونوا من الصادقين لقل صادق هذا لقل رازقوي هذا فيري صدق بيه فێری ڕازگۆیی ئەبیت فێری نیەت پاکی ئەبیت فێری نیاز پاکی ئەبیت فێری منهج پاکی ئەبیت ئینسانە بێ هەوڵ بات تۆ کە ئەڵێ من مسلمانم قەناعەتی کولیت هەبێ لە 100% بەم ئیسلامە ئەم ئیسلام بێ بە پرۆژەت ببێ بە پرۆسەت بڵێ بە ئاوازت بە ئاواتت بێ بە مۆسیقا و سەمفۆنیات بێ بە هەوێت هەویرت هەوێنت بۆ ئەوەی چی بۆ ئەوەی ئیشی بۆ بکەی پەروەردە زۆر مهمە تربیە نەبێت ناتوانین زاتەکان دروستکەین پێغەمبەران هاتوون بۆی خەڵک پەروەردەکەن پێغەمبەران هاتوون بۆ ئەوەی یعنی دائما شرنقەی ئیمان بیان لە خەڵک بۆ ئەوەی لە خزمەتی خەڵکا بن بۆی ڕێنمونیکەری خەڵک بن بۆی ڕێنیشاندەری خەڵک بن ئەوە پەروەردەیە بۆی بڵێ ئەمەیان وایە ئەوەیان مەکە ئەمەیان بکە ئەمە خراپە ئەمە نزیکە ئەمە دوورە هەڵسە دانیشە بچۆ بیکە مەیکە بیخۆ مەیخۆ ئەمە پەروەردە بێ ئەم زمانە ئەم نەسیحەتە ئەم زارە ئەبێ هەمیشە لەسەر خەڵک بێ لەسەر زاتەکان بێ ئەبێ عهد و پەیمان لەگەڵ خوایە تازەکەینەوە کە بۆ ئەوەی کە هەمیشە چی بکەین ئیشی پێغەمبەران بکەین ئیشی پێغەمبەران چییە؟ تربیەیە ماساکەواتە خوتووە و ڕێکارەکانی چاککردن و چاکسازی لە دەرووندا کامانن ئێمە بە چه هەنگا و بە چه خوتوەیەک بتوانین دەرونی خۆیان پاکەینەوە و لە خراپە و نەخۆشیەکانی تری دەروون بیپارێزین ئەو ئیمانە کەوتم کە ئیمانمان هێناوە تەفعیلی کەین تەفعیل صادق بین بچین کتێب بخوێنینەوە بچین سیرەی صالحین بخوێنینەوە چۆن بوون لەگەڵ خودی خۆیانە قورئان فەرمووی لقد جاءكم من أنفسكم عزيز عليه ما عنتم لقد جاءكم من أنفسكم أم لقد جاءكم من أنفسكما لقد جاءكم رسول من أنفسكم زانایان ئەڵێن بۆیە ئەفەرمێ الرسول من أنفسكم بۆ ئەوەی ئەو نەفسانەی کێش چاو لەم ڕەسوولە بکەن لقد جاءكم رسول من أنفسكم أم رسولي هنا ولا نفسي كسكان بو أوي نفسكان شاوي ليبكن تقليدي كان للرجاء والربازي وبرن جي أو بقرنوا بدو صفة حريص عليكم حرص هي لسر خلق باشتو أجر حرص النبي لسر نفسي خوت حرص النبي لسر خلق أبي هميشه خلق وابير كاتوا كخوم يكم كس أبي نبي أبي أخلاقي مو ما نبيت ڕۆشن بین بۆ خەڵک بەڵام خۆم بتوێمەوە بەڵێ ئەخلاقی مۆم هەبێ بەڵام خۆت نەتوێتەوە ئەبێ خۆت نەکەی بە جسر بۆ خەڵک ئەبێ کاتێ خۆت مەزبوط کەی خۆت وەکو جسر بۆ ئەوەی نەکەویت اینجا خەڵک بەسەر تا بپەڕێتەوە نەک جسرێکی خراپ بیت پردێکی خراپ بی ئەبێ پردێکی پتەو بی نەفسێکی پتەوت هەبێ ئەبێ زاتەکان تێبگەن لە نەفسی خۆیان بۆ ئەوەی تووشی نەفسمان تووشی نەخۆشی نەبێ أبي هول بلين أم نفسي كخوا بيداوم أما بو يعني خوي تعالى بو شيء إنسان يدرس كردوه أبي هلو يستلقى الخويا بكا أم ذاته هلو يستينية أم ذاته اللي نيجا فكري الرشتوه لركاتي كم لا هولير ركاتي دوما قرأته بو دوري بينجو أما مشكلة كي يعني فإما بيوسمان بويا لحجايا أشياء كابرا لما هيتو ناوروكي حاجتين جيشتوه بويا قرآن باسكات باسي كسم مراهقة كان فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج أما أخلاقي كسا من الله كان بوي أفرمي أبي لم أمبليتي أنا مينه أبي أم حاجة ببي بوز أو ذاته بقيامتي جيب شكولا كباسي نيجا كات أبي أو نيجا ناوي بمعراج بله حديث كي الرازي لتفسير كي عينه
فەرمێ الصلاة معراج المؤمن لە سنەنا نییە ئەم حەدیثە بۆی گەڕام بەڵام هەر وەکو معنaa ڕاستە ئەبێ معراج کا بەم نەفسە بەرزی کاتەوە ئەبێ ئەم صیامە کە هاتووە لا يبقى من صومه إلا الجوع والعطش ئەمە هی مراهقەکانە جوع و عطش برسێتی و توونێتی مامۆستا سەیرەکەی هەمیشە پەیامبەرانی خوا کاتێک کە بوونەتە دەم وەکوڵێ دەسەڵاتدار و گەورەی گەلەکانیان لەم کاتەدا هەر دەرونی خۆیان پاک ڕاگرتووە و هەرگەڕاونەتەوە بۆ لای خوا داوای یارمەتی و بەزەیان هەر لە خوا کردووە بۆ منە کاتێ مرۆڤ شتێ بە دەرونی یادێکە لەوەچێ کردەوەیەکی ناپەسەند بێ بە خۆ سەرسان بوون و خۆ بە گەورەزانینێک بێ چۆن بەر بەم خراپێ بگرێت لە کاتێکە ئەم مرۆڤە موسڵمانە وەکو ئەو نمونەی کە ئیمامی عومەر فەرمێ ڕۆژێک کە ئەم هەموو سوپایم لە بەردەمی خۆما بینی و پێم ئەگوترا ئەمیرالمومینین شتێک بە دڵ و دەروونمان هات پاشان چوە سەر مینبەر وتی خەڵکی نەشایەت من کە من لە مەکەدا نازانم شوانی قەلبوم و چی ینی وەکوڵێ ئەمەی حقیقەتی خۆی دەرخستکەوە من ئەوەش نیم من شوانی قەلبوم ئێستا بۆ منە زۆر خۆم بە خۆمان نانازم چۆن مرۆڤ بەر بە وەکوڵێ هەستە خراپەکانی دەرونی خۆی بگرێ و نيان كاتا عمل رسول الله فرمي لحديثي ترمذيها الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت كيس يعني عاقل أو كسيه كدان نفسه قليل أخويك أبي الروج بالروج دقة بدقة لحظة بلحظته قليل أخوتك قرآن جاء فرمي يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم أمان أقاتان لأخوتان به فأم دان نفسه مهمة إنسان وادروس كراوة فطرتي ئەبێ تاوان بکات ئەبێ سەرپێچی بکات چکە باوکە ئادەم کردوێتی بەڵام فەرقێکیان هەیە ئەم دوو کەسەی کە تاوانیان کرد یەکیان شەیطان یەکیان ئادەم یەکسەر بەخۆیان گەڕایەوە ربنا ظلمنا أنفسنا فإن لم تغفر لنا وترحمنا لنكن من الخاسرين يعني زوو فریای خۆی کەوت جەریئانە تاوانی کرد جەریئانش گەڕایەوە شەیطان ئەمەیە فەرقەکە شەیطان وتی ئایەمە تۆ ئەڵێی چی خلقتني من نار وخلقته من طين أنا بكارنا أنانية أولا هاتوا سريع الله فإنسان كان أم توبة استغفار يعني شاك سازي لا أصلا في ناس توبة يعني شاك سازي إنسان كتوبة أكا يعني توبة بإخوائي يتر شاك سازم يتر شاك سازي كم لذاتي خوما يتر أميش ناكم أم كارناكم يتر آمان توبة استغفار يعني شاك سازي إنسان كان بتوبة استغفار برزبنا ولا يبرودقاريان نقبة ويك من تاوان ناكم هاش كسيب لا تاوان ناكم ودروك شكر رسول الله فرمي كل بني آدم خطأ وخير الخطائين التوابون حديث صحيحة همو بني آدمك خوي درنكد ولا لمعادلك كاتهاش كسيوتي من تاوان ناكم أو خوي خاتس ناو سلسلة ملائكة بس ملائكة لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون بلام إنسان كان وادروس كراون بلكو باوك آدم يكم كذبوا نسي ولم نجد له عزما بلام إيمك كيشمان لقل باوك آدم أو نسي ولم نجد له عزما يعني بيري شو عزيمتي دلي والروحي لا نبيني كعزيمتي دليها بدلو بشي بو أوشتا إيما كيشا كمان أويا نسينا بلام عزيمتي جمعنا هي أصل وايا تاوان هبيت بويا قرآن فرمي وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ قتل عمد نية لا أصلا من دمان شراكيش ميكيب كوجم خطأ هي بس أريك ولا يكيب بي أما خطأ بۆ نمونە بەڵام لە هەمان کاتا ئەبێ ئەویش محاسبە بکرێت بۆی جارێکە دووبارە نەکرێتەوە فعصيانەکان هەمووی بێ خەطأ بێ إنما التوبة على الله الذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب مجالي أم نفسنايت فول بێ لە عصيانە هەر لەوێ کە تاوانەکەی کرد بڵێ تەوبە ئەکەم خوایە لێم خۆش بە من مراهق بووم سەیتەرم نەبوو بەسەر نفسی خۆما ئاوا ئینسان بچێتە بەردەم بارگای خۆی تعالی لێ خۆشە وەکو لە پێشکەش ئاماژەم پێدا ئێمە هەمیشە گلەی بۆ منە لە گەندەڵی ئیداری و سیاسی ئەو شتانەکەین ئەڵێن بۆ من گەندەڵی سەراپای وڵاتی تەنیوە بەڵام کە سەیرەکەی گەندەڵی هەر بۆ منە ئەو کار بەدەست و بەرپرس و کارمەندانن کە وڵات بەڕێوە بن یانی خۆ گەندەڵی پەتایەکی وەکو تاعون نییە وڵات بگرێتەوە کە سەیری مرۆڤیش ئەەکەی ینی ناواخنیەتی یانی لە ناواخنیا گەندەڵی و فەساد و ئەم شتە هەیە جنابت بۆ ئەمە چی ئەڵێ ینی خۆی نەفسە ئەی بابەرە و گەندەڵی ئیداری نفسە خسیسەکەیەتی نفسە خراپەکەیەتی ئەی بابەرە و گەندەڵی ئیداری بەسمەیە بۆچی مرۆڤ بەر لەوەی بچێتە سەر کورسیەک بەر لەوەی بچێتە نێو کۆمەڵگەکەی لەوە لە دەرونی خۆیان کەسێکی باشە بەڵام لە عەمەلیا ئەبێتە کەسێکی مفسید وەکو خوا فەرمێ وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض بە منافقین ئەڵێ قالوا إنما نحن مصلحون کەچی خۆیان دانی پیانانێن ئەڵێن کاکە ئێمە کەسێکی چاکەکار و چاک خوازین والله ئێمە ئەڵێن هەچ کەسێک چووە یعنی دەرەجەیەکی بقسمة نصيب ودر بلايكي وظيفي أصل وايا سيري بيش خوي بكات
بزانێ پێش خۆی چۆن بوون. ئەگە هەرچ کەسێ پێش خۆی لەسەر ئەو کورسیە دانیشتووە باش بووە، تەقلید ئین لەم تەکن ڕەجولەن فتەشەبه بالرجال فإن التشبه بالرجال فلاح. ئەگەر خۆت مهم نیت، خۆت بشوو بهێنەوە پیاوە چاکان. هەچ کەسێ پێش تۆ باش بووە تەقلیدی کە چاوی لێ بکە. الحكمة ضالة المؤمن وكل مسلم هاتووە. حکمت ضالەی مؤمنە، هەچ کەسێک کردی من چاوی لێ یەکەم. هەچ کەسێکیش لە جێی تۆ بووە و فاسد بووە و مفسد بووە و خراپە کار بووە و خراپ بووە، ئەسڵ وایە تۆ تەبەڕای لێ بکەی. ئەسڵ وایە ئیعلان و پەڕۆی سپی دەکەی بڵێ من بەریئم لەم کەسە، من ئەم کەسە ناناسم. ئەخلاقی شەیطان باشە لەوێ هەڵیگرین. ئەخلاقی یەکێ لە تەبیعەتەکانی شەیطان ئەوەیە ئیشەکە پێکە ئینجا چیەڵێ؟ اینجاڵە ئینی ئەخاف الله رب العالمین. باشە ماوە سەر لە ڕوانگەی و ئاەتە پیرۆزەوە خۆیان منافقەکان یا جوولەکە ئەڵێن ئێمە کەسی چاکەکاری، بەڵام خوای گەورە بە دوایەم ئاەتە فەرمێ نەخێر ئێوە لە مفسید و گەندەڵێک هیچ نین. ئێمە چۆن کەسی بۆ منە ناواخن خراپ، کەسێک کە دەرونی تێکچووە کە دەرونی پڕ لە گەندەڵی و پڕ لە بیرکردنەوەی خراپە چۆن بناسینەوە جیای بکەنەوە لە کەسێکی دەرون ساغ و دەرون تەندروست. والله حي على الصلاة دیارە هەردوو عملەکە، هەردوو وەجهەکە. بەسەر بۆ ینی خۆمە شتێکی جەستەی نییە ئێمە بیناسینەوە. شتی نەفسی هەمیشە بەس خوا ئەزانێ جەل جەلاله. تۆ کەسێکە بینی نەفسی لەوانەیە زۆر خراپ بێ، نیەتی خراپ بێ، پرۆژە و پرۆسەی خراپ بێ، بەڵام لە زاتە زۆر مهمە. کەسە بینین لە دەرەوە زۆر مهمە، بەڵام لە ماڵە زۆر گەندەڵە. ئەی ئەم هەموو مەسائیلی تەلاقە بۆ ڕوو ئەدات. باشە پیاوەکەش عیبی نییە لە دوکانەکەیە، لە مارکێتەکەیە. فەش هەندێک شت هەیە نەفسیە. ئەو شتە نەفسیانە ئەبێ زوو کەسەکە فریای خۆی کەوێ. ئەگینا زەربە لەوانەیە لە ئێمە بدا لە دنیا، بەڵام زەربەی کولی و زەربە قاسیم و ظەهرەکە لە خۆی ئەدات، چونکە خۆی تیا ئەچێت، خۆی بۆ خۆی یعنی سەری خۆی خوات. فەئەسڵ ئێمە کێشەمان ئەوەیە پێمان عیبە بچین وەلای دکتۆری نەفسانی. کاکە هەر یەک لە ئێمە پێویستمان بۆیە بچین وەلای دکتۆری نەفسی. هەر لە ڕئیسۆ بۆ مەرئوس، لە حاکیمە بۆ مەحکوم، هەم لە مدیرۆ، لە وەزیرۆ، لە نازانم چیوە، هەر هەمووی باوک، کوڕ، دایک، کچ، هەر هەمووی بچە بۆ لای دکتۆری نەفسی. هەر یەک لە ئێمە نەفسمان کێشەیەکی هەیە، با حەل و چارەسەری کەین. ئێمە پێمان عیبە ئەگەر بڵین نەفسیەن تۆ لەم شتا نەخۆشی. کاکە نەخۆشی خۆ بەدەست خۆ نییە. تۆ معقولە هەر تا ئیسا جاری وایە خەریکی دەسەکەی دەگریان بۆ وەجبەیە نان خواردن. ئەمە کێشەیە بەڕاستی. ئەمە معقول نییە. تۆ سێ وەجبەت هەیە لە ڕۆژێکە. وەجبەیەک لێو وەرگرن خەریکی دنیا لێتەوە یەک. ئەمە بچووکیە. ئەمە پێویستە ئینسانەکان بەخۆیان ناپچنەوە. ئەمە ئێمە ئەبێ سەیری تەصەڕفاتی إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. دينه لەگەڵ خوا، خلقه مع المجتمع. أبي صفات إيم علينا بالظاهر والله يتولى السرائر وكو إمام عمر فرمو. بلام خو دياريشة إيشكاني ديارك سكا إذا تولى سعى في الأرض ليفسد فيها وليك الحرث والنسل. أما قرآن باسي كردوهم كسف فاسدة مفسدة. أجر كاتي برالايكي هيج نايا لمسار أرزا لا تفسدوا في الأرض بعد إصلاحها. قرآن فرمي لسر زاري بيغمرانه لسر زاري صالحه. فإما بيسمان بويه كسكان بزانن يعني چۆن خوای تعالى عقلێکی پێداوین گەورەترین ڕێز لێ گرتوین عقلی پێداوین. ئەم عقلە بخاتە گەڕ. ئێمە هەمیشە شەهوەتەکان مخاطبەی نەفسەکەن. شەهوەتی ورک ئەڵێ برسیمە بە نەفس ئەڵێ نەفسیش ئەڵێ وەڵا پارەم پێ نییە فلافلێکی بۆ کڕم، ئەڵێ دەی بچۆ دزی بکە. ئەگەر عقل تەداخل نەکات کارەساتە. ئەبێ عقل تەداخلی ئەم مەسەلەیە بکە. شەهوەتی فەرج چۆن مەرجعی خۆمان، یعنی چۆن ئەقل زاڵ بکەین بەسەر نەفسی خراپە. ئەمە مەسئلەیەکی زۆر مهمە لەبەرەوەی لە هەموو قورئانە بگەڕە یەک جار کەلیمەی فەهم هاتووە تێگەیشتن. ئەبێ ئەم تێگەیشتنە شەو هەستین ساعات 2 شەو ئێمەی مسلمان، من باسی ئێمەی مسلمانەکەم، ئێمەی مسلمان بڵێن خوایە تۆ منە دروست کردووە فەهمێکیشم بدەرێ، وام لێ بکە کە ئەم عقلم کارابێ، ئەم عقلە بخەمە گەڕ، وام لێ بکە کە ئینسانێکی کامڵ بم، کە ئینسانێک بم نەفعم هەبێ، سوودم هەبێ، ئینسانێکی مردوو نەبم، ئینسانێک بم هەمیشە دەستی خەڵک گرم. بيش أوي دستي خلق قرم خوايا لا تكلني إلى نفسي طرفة عين ولا أقل من ذلك. رسول الله دعاء صباح ومساء النوم يا أمه اللهم عالم الغيب والشهادة فاطر السماوات والأرض إن جاء فرمي دعاء أوى لا تكلني إلى نفسي طرفة عين ولا أقل من ذلك. بقدر شاوترو كان بنفسي خوم مسبيرة چونکە بنفسي خوتي بسبيرة بقدر شاوترو كان جريمة دنيا رؤدات حرب عالمية كم كابرا لسر إمزايك بو إمزايكي كرت 21 مليون كس مرت. حرب عالمي دو كابرا نمساوي بو في شكل تقان في شق تقانية چند ثانية أو نيت شركيك دسيكي بيانا 52 مليون
مردن لە حربی عالەمی دووەمە. ئەمە بۆیە رسول الله پێکاوێتی لا تەکیلنی إلى نفسی، نفسم خسیسە. هەمیشە بێ ئینسانەکان نفسی خۆیان پەروە دەکەن. بەچی پەروەردەیەکەی؟ بەم عیبادات و خواپەرستی و ئیمان و سەلات و جەماعە و کاگڕیاڵ بینین و فڵان کەس بینین و نەسیحەت و ئامۆژگاری و من هیچ نیم فریامکەوە لەگەڵ ما بە ئەمەیە مەسئلەکە. ئینسان یەک شەیطان لە یەک کەسە زۆر نزیکە رسول الله فەرمێ لە دووە دوورترە، لە سێوە دوورترە، لە چوار دوورترە. بۆیە دائیمەن ئەڵێن ئەم بڕۆ بۆ نوێژی جەماعەت. بۆ لەبەرەوەی نوێژی جەماعەت خشوعیشی تیانە بێ لە حەدیثێکا وارد بووە خوا قبوڵی لەبەرەوەی جەماعەت، لەبەرەوەی بەیەکۆن كدر الجماعة خير من صف الفرد. زانایان فەرمویانە پیسی جەماعەت زۆر باشتر لە صفوی الفرد. ئەگەر یەک کەس بەتەنیا بێ من فولم پاکم نا جەماعەتەکە باشترە. فئینسانەکان ئەبێ هەمیشە ئێمە وا دروست کراوین یەکەم ئایەتی قورئان ناو موسحەف رب الحمد لله رب العالمين رب هەموو عالم خوایەک. ئاخر سوورەت داوی سوورەتی ناس. مانسا بەرهەم و سوودەکانی چاکسازی دەرونی چین کاتێک ئێمە دەروونمان پاک کردەوە و دەروونمان چاکسازی لە دەروونمانان کرد تەمەن ئەو کاتە هەم کۆمەڵگە و هەم جەستەی خۆشمان بەرەو پاکی و بەرەو چاکسازیە چێ. ئەو سوودانی کە ئێمە لە چاکسازی دەروونە بەدەستیە خێن و کۆمەڵگەش سوودی لێبینێ کامانن؟ هەچ کەسێ ئیسلاح بکات، چاکسازی بکات، چەند شتێ ئیسراحەتەکات. یەکەم خودی خۆی بەرزەبێتەوە بەرەو عالەمی مەلەکوتی. ئیگنا پێم ناڵی شەوی لەیلەتول قەدر مەلایکە چێکا لەسەر ئەرز. بەڵێ. نافەرمێ ئینا ئەنزەلناهو فی لەیلەةِ القەدر وما أدراک ما لەیلەةُ القەدر لەیلەةُ القەدر خەیرٌ من ئەلفی شەهر تەنەزەلُ المەلائکە. باشە مەلایکە چێکا لەسەر ئەرز. هاتووە ئەم خەڵکانە دیسان ڕەبت کاتەوە لەگەڵ ئاسمانە، ڕەبت کاتەوە لەگەڵ خوایە. هاتووە بۆ صحبەتی خەڵک. چونکە ئەو کاتە کاتی خەوە ئەو خەڵکە زیندووە. بۆ یەکێ لە صفاتی پێغەمبەران ئینی دعوت قومی لەیلا وەنەهارا دعوەی کردووە لە شەوە. ئەو ڕەبتە ئیلاهیە دروستەکات چاکسازی. نفسەکە بەرەو بەرزی ئەبات ئەیبات ڕەبتیەکاتەوە دیسان لەگەڵ مەلائیکەیە. چونکە یەکەم جار کە ئینسان خەڵق کراوە لە ناو بەهەشتا بوو، لە ناو بەهەشتا خەڵق کراوە، لە ناو ئیتر هەر هەمووی مەلائیکە بووە. بۆیە هاتۆتە سەر ئەرز تووشی ئەم مەشەقەت و ناڕەحەتیە بووە بە وەنەی نەفسەوە. فەدیسان نەفست چارەسەرکەی تۆ ئەگەڕێتەوە بەرەو بەهەشت و بەرەو عالەمی مەلەکوتی. ئەمە یەک. دووهەم هەرج نەفسێ. بۆیە قورئانە فەرمێ قوو ئەنفوسەکم و ئەهلیکم. ئینسان ئەبێ لە نەفسی خۆی دەست پێ بکە. هەچ کەسێ لە نەفسی خۆی دەستی پێ کرد مجتەمەعەکە لە ئیسراحەتە. زۆر جار دراوسەکە لە ئیسراحەتە. زۆر جار سیاسیە یا پیاوێک لە کێشەی گەڕەک و خێزانەکانی تر و تەنان نێوان دوو حیزب و کۆمەڵگەکەی خۆیان وەکوڵێ مصلح و چاکەکار دەرەکەوێت. بەڵام بۆ خودی خۆی یا بۆ خێزانەکەی خۆی کەسێکی شەڕانگێز و بۆ نەفاسید و گەندەڵە. ئایا مرۆڤێت دەرونی خۆی نەخۆش بێ و ناوماڵی خۆی وەکوڵێ شیرازەی پسابێ ئەتوانێت بێتە کەسێکی چاکەکار لە کۆمەڵگەکەیە؟ ئاخر ئێمە باسی ئەومان کرد مشکلەکە ئەوەیە هیوا هەیە لە دەرەوە زۆر مهمە بەڵام لە ناوەوە خراپە، لە ماڵەوە خراپە. رسول الله ئاماژەیە و مەسەلەیە. أشد الناس عذابا يوم القيامة يكي لحديث كان أفرمين من باع دينه بدنياه لفظك قيامتي فروشه بدنياي أما يك دوهم حديثي كهي من باع دينه بدنيا غيره ما صح حتى فرمودي أبو هريرة سيكسك جهنميان بيا جوجا دري بيا لاجير سيندري ليقال لك بله جواد ليقال لك شهادة وليقال لك إنه كان يعني دروني خويا بو نازنا وبو خوي أبي تصفيه حساباتي نفس بكريت هي لك يكي لي أبدأ ملاين بس بو ذاتي خوايا إخلاص برامبر أم مسألة أما إخلاص بالمناسبة إخلاص ملائكة ناينوسي مسألة إخلاص ملائكة ناينوسي شو كما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد مسائل إخلاص بس خوا بذاتي خوي أجايليتي فإيم علين لا اشتكان تيبقين يعني هو البين برو جوريب شين شونيتي أما برنامج خاص يبه شونيتي أم كسا أبي أوي جرينج بيلاي نفسي خوي به أوي كم لها مش تجرينج تربي لاي خوم نفسي خوم لا بارا لا بارو لا ناو لا آو لا عنوان لا دنيا لا كاسة لا قاسة لا كرسي لا كليرة نفسي خوته مهمة أبي لها مو أمشتانا أما دياتت تود خود دانني ميزر دانني خود دانني دنيا دان دين دانني قيامة نفروشي بو أوي نفسي خود درباسكي بو أوي نفسي خود درتشيت بو أوي راسب نبيت بو أوي تيانتشيت قرآن أما جيا أفرمي القارعة ما القارعة وما أدراك ما القارعة
يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش فمن ثقلت موازينه ناله فمن ثقلت بس توزع قرز به فمن ثقلت پنجاو يك به تو ناجح بوي كيشك اوي تشلونو به پنجاوش يشتا هر باشا اصحاب الاعراف بيوتي لقيامته اخواليان قشوي بنص حديثي بيغمر صلى الله عليه وسلم فاما قضيه قيامته شتيغنيه انسان سار بيتيايا اما شتيك تو كاكا الرويد امريد يعني مردنها مرو جايبيني بتشاي خود جايه بالجمله خلق الروا تو ام انسان درسي ورناقري يعني ابي انسان هج كسي حسني بصيه فرمي ان العبد لا يزال بخير ما كان له واعظ من نفسه عبد هميشه لخير اجر واعظك نفسي هبه اما واعظه كمان نيه لنفسي خومان وعظ يعني وعظ ورقنا وعظ يعني خود شوي تشارك مع مصان ابو ملان ابو شاك ساز نبو مصلح نبو تشيك يعني تو يعني الله على الحشر مع الناس يعيد يعني ابي لخومان ببي واعظك هبت وباش بزانا همو خرافه كان همو شاكا كان نفس بيت يعني يعازك نفسيت هي همو كسب خرافه كان زاني خرافه رسول الله بياني كردو فرميتي الحرام بين والحلال بين شتێگەیە پێی دەگوترێ ئیزدیواجێت و دوانەی یان بوون هەتا دووڕووی یان نیفاق مرۆڤ زۆر جار بۆمنە کاتێک کە باسی ژینگە ئەکا لە پاراستنی ژینگە یا مافی مرۆڤ یا مافی ژن ینی خۆی کاتە کەسێکی لەبلەبان و فەیلسوف کەچی سەیرەکەی خۆی بە پێچەوانەوەیە ینی خۆی پێچەوانەی ئەمە ئەکا بۆچی مرۆڤ هەمیشە هەوڵ ئەدا خراپیەکانی جەستەی خراپیەکانی دەرونی بە باشیەکانی جەستەی بشارێتەوە یان قەرەبووی بکاتەوە یعنی لایەنە مادیەکەی بەلاوە مهمترە لە لایەنە معنویەکەی ئەوە کەسێکە غەریقە لەناو مەعسیەت و تاوان و لەناو نەفسی خۆیە ئەگینا ئەزانی شەیطان چێوێ لە ئێمە شەیطان کە ئەم گرێبەستەی کردووە لەگەڵ نەفسە بڵێ تەماحی شەیطان چییە پارەیە پولە ديرهم ودينارا ڕاکردنی بەندەکە بس إيمانا بس تماحي إيماني هي أم إيمانا لم مؤمنة سنيتوا تجريدك شون آدم وحواء روت وقود كردوا يكسر لما كفر قال إني بريء إني بريء منك بريء من إني بريء هو أخلاقيتي يعني فأم كسا أم كسا بواري جينجو هرج بواري لبوارا كان للدنيا بس أكاد لبلبانة يعني مهمة يعني الكسي وك خوينية بلام إذا تولى سعى في الأرض يعني كبتنيا أبيت كزدان عسي كسيك هي الروجها زور مهمة بلام دو شو جاري وهاي دو سي من على فيسبوك وانترنتي خرابي كدوته أما زور عظيمة أما أهل يستوي وقف إيه يعني أم كسات شنا بشكولية لي يعني شنا بس سيري خوتك بلام دكاتك كلناو خلقايت وبو خلقيت ولا بيناو لناو خاركايت كدعوة كي إيشا كي تشاك سازية كي دستي بالا سيري كتشان قوري أم همو خلقه قماني باش بتو أبا ماسا كوات الزمان هي كدلو درون باق بو هر وكو فرمودكي بيغمري خواه پارچه گوشتك كواتا كومالغو ألا إن في الجسد مضغة بله كواتا كومالغو اوتوماتيكيا خوي باش دبي هرج نفسي لذاتي خوي ودست بيوكا بيويسي يتربى اتقوا الله نامينه اتقوا الله نامينه كسكان لنفسي خويا ودست بيوكا قناعتت هبي اتقوا الله نامينه بلامي الدنيا جوا هاتوا أبي هبي أم أمته أبي هبي أوابي أبي كسيك هبي لروجك شوار نيوشبك كسيك هبي رمضان بقري بز نيوشك كسيك هبي أهلي جماعة به هموش تيكي تياي بلام أي دوزخو بهش بوشي كراوة أي أم دنيايا كاتك بو بجي امتحان وابتلاء بمردني أمسح بي ورقي لي ورقي لي إما امتحاني تلبنا كي 6 ساعات والله يسلتش لساعات نيوك سحبي ورقي لي كل ساعات نيوك بلام إيما لكاتي بلوغة حتى كاتي مردن بمردني بهاتني أجل مانو بمردن مان سحبي ورقية أم كسا أبي هول بات لم امتحاناتايا لم اختبارو تاقي كنوايا سختاني دنيا دا خوي درباس كات برنامج خوا ناگۆڕێ بۆ کەسێک وڵا گوناحە نوێژی بەیانی کردووە مامەسا وەگەزانین جل و بەرگ و مەسائلی خۆڕازاندنەوە بۆنی خۆش ئەم شتانە بۆ جەستن چۆن ئەو خواردنەکانی دەروون کامانن مرۆڤ چۆن دەرونی برازێنێتەوە چوار نەوع خواردنمان هەیە غیدا یەکیان هی عەقڵە پێوتێ عیلم یەکیان هی مەعیدە پێوتێ طەعام یەکیان هینی ڕۆحە پێوتێ ذیکر أم ذكرى مهمة أبي إنسان فراغي الروحي هبيت مشكلة أبي نفس بو فراغي الروحي أقرر عبد الله يكرم مبارك فرميتي إن لم تشغله بالحق شغلتك بالباطل
يعني إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل، إن لم تشغلها بالحق أجر نيخي تسر قناة باشا كان نفس الرئاب مخلص الروتانا يخلص الروتانا ما ببينم أم اشتغل جوانا أنا أو نفسه أو قسية ما زوجة كز مروفي واهي أم ذكرينية يام لوجه خاون عبادتنا بلام دروني كي روشني هي خاون قندرني آخر درون روشن نابي لقل إيماني إخواني نبي نابي وا يعني شرنية همو كسيك بس ما إلا كردوا كان يعني كسيكي قندلو أنا كسيك هي لإيشوكار وكاسبيا قندلنية بلام بو ذاتي خوي قندلة أو كاته لناوبة كاتك لناوبة أي كاتب يا زحمة نازل إلى قيامته يتقصى كاتي جت تقصى حرتشي شد هي وكو حسني بس يفرمي يتقصى وكات رأس مال إنسان كاته يعني تو أزاني دوان صعد خوي إخوة محاسبيناك شو محاسبيناك هاش كسر 6 صال بجي روجانا 8 ساعات خوي 20 صال يخوا بدو تسر بله ما مساشتاق هي فأمية ذكرينية إيماني جنية بلام چاکسازی جاری وایه اما علین بو نفسی خود بو روحی خود او علاقه الهیه كنفسه كان پاکاته ما زوج امروف كپناه بات بردو زمانی و غیبت و نازانم يعني دروني بو صدان بیرکردنەوەی خراپ بۆ ناو ناتۆرە لە خەڵک بۆ دۆزینەوەی دوو زمانی بەکارێنێ لە کۆمەڵگەی خۆمانە و لە بەتابەت نێو مسلمانانە هەمووی هی بێکات یعنی بۆ منە کاتەکانی فراغی زۆرە ئەوەیە مەسەلەکە بەدائیلی خێری پێنیە بەدائیلی خێر بڵێ لە باتی ئەم غیبەتە شتێکە یعنی بۆ من پێغەمبەری خوا فەرمێ دوو شت هەیە نیعمەتی خوان الصحة والفراغ بەڵێ یعنی بۆچی نعمتان مغبون فيهما كثير من الناس بەڵێ بۆچی ئێمە لە فراغەکانە لەبری ئەوەی ئیستیفادەیەک بە ڕۆحمان بدەین یان بۆ منە خوێندنەوەیکی تیا بکەین دەروونمان زیاتر دەوڵەمەندکەین بەکاری باش بۆ منە ئەچینە کۆڵان بۆ دوو زمانی بۆ ناو ناتۆر لە یەکترگرتن بۆ نازانم بەدائیلی خەیرمان نییە بەدائیل چۆن دروستی ئەبێ دروستی کەین فریای خۆمان کەوین کاکە ئەبێ بزانین ئەم هەموو خەڵکە ئەوە حەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثەن وئەنەکم ئیلەینا لا ترجعون تۆ ئەگەر موسڵمانیت ئەمرت بەوە پێکراوە ئەگەر برایەکی مەسیحیت لە دینی خۆتە هەر ئەمرت بەوە پێکراوە خۆ قیامەتێک هەیە لای مەسیحیەکانیش لای یەهودیەکانیش هەموو دیانات باسی قیامەتەکە باشە تۆ بۆ خۆت مەشغوڵ ناکەی بۆ مەسائلانەوە فأبي أن فراغ فإذا فرغت فانصب نيو فإذا فرغت فنم ألا فإذا فرغت فانصب يعني خود حاضرك وإلى ربك فارغب يعني ديسان لعبادته وبو عبادتك إما السلامة هنا ولا نيوجا إن جانا دعابك باشا كان يوجا كاين لين أستغفر الله استسجر سنة ولا يستغفر هي شيء هي أو قشتو قسارينا ونيوجا كاين برا عالمك إسر أرزي وكوتم ركعتي كم لا هەولێرە دوو هەم لە پێنجوێن مەسئلە ئەم فراغە پێویستمانە هەچ کەسێ نوێش کام شەر نییە فراغی نەبێ ئەبێ تێ بگەین خەڵکینە تێ بگەین لە ماهیەتی دین هاتووە بۆی خەڵکەکان سەعادەت بە خەڵک ببەخشێ خەڵک خۆش بەختکە بەختەوەرکە خەڵک بکا بە ئینسانێکی سەعید ئەوەیە مەسەلەکە زیان و مەترسیەکانی دەروونێکی خراپ دەروونێکی گەندەڵ لەسەر تاک خۆی و لەسەر خێزان و کۆمەڵگە چین یەکەم زیانیەوەی خۆی لە ناوەبات کابرا دعی القلق وابدأ بالحياة کتێبێکە لە بازاڕی وازان بە 12000 مؤلفەکە دوای خۆی کوشت خۆی انتحار کرد آخر عنوانەکەی زۆر زەخمە واز لە قەلەقی بێنن ژیان دروستکە يبدأ بالحياة دوای خۆی انتحار کرد باشە ئەم کەسە خۆ کتێبەکەی زۆر ڕاقیە نازام جەناب لەوانەیە کراوە بە کوردی جواب بزانم ناوی نووسەرەکەی نێنین بڵێ کتێبێکی ڕاقیە کابرا خۆی انتحار کردووە مەسەلەن باشە ئەمە خۆ ئەم قسە جوانانەی لەکوێوە هێناوە ئەمە هی ئەوەیە کە ئیمانی نەبووە بۆیە لە دوایە تووشی ئەم کێشەیە بووە فەئەسڵ وایە ئینسانەکان زاتەکان هەوڵ بن والله العظیم ئەمە وەکو عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ ئەمە هەمووی ئەگەڕێتۆ لە چیە نەفسە لەگەڵ صدق ڕازگۆ بین لەگەڵ ئیشێکە رحم الله امرأ إذا عمل عملا فأتقنه ئیسە تۆ کەس پەرداخی ئاوەی بۆ یەکێ بەجوانی بۆی بەرامە چیە نیوە و ناچڵ بۆیە بی دەپفولیکە فمەسئلەکە چییە مەسئلەکە ئەوەیە لەویا عقل بینە گۆش عقل بینە کایە حرەکە بە عقل بدەین یعنی یەکەم شت ئەوەیە کە خۆی لەناوە بە دووەم شت ئەوەیە کاکە مناڵێکی شڕیری هەیە قازی لە خزمەتیایەتی مەرکە شۆرتە لە خزمەتیایەتی مەلا لە خزمەتیایەتی کابرا ژنەکەی تەلاقەیە 12 شو تەلەفۆن بۆ مامۆستاکە دەی ئەمە هەرچی کۆمەلگایە شێوان دوێتی ئەم شێواوە فپێویستمان بەوەیە ئەم کەسەی کە نەفسێک کە نەخۆشیێکی نەفسی هەیە کە نەفسی تەواو نییە
پێویستی بەوێ فریای خۆی کەوێ ئەگینا هەم خۆی لەناوە بە هەم دایک و باوکی لەناوە بە کاتی بەرنامەکەمان تاواماسەیان زۆر سپاس بۆ بەڕێز لە خزمەت زۆر سپاس بەڕێز بینەرانی بەڕێز لێرەش داتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەشتنەوەیکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش